زنەوەی ئیسلامی حوت پێشمەرگەی دیموکرات تەسلیمی ئێرانەکە و ئەوانیش پێشمەرگەکان لە سێدارەیەن. ئەسڵەوە سیناریۆیەکە ئێوە لە بەرامبەر وەرگرتنی چەند فەردە ئاردێک و چەند ملیۆن تمەنێک ئامەتان کردووە. بەڵام مامۆستا عەلی باپیر نکولی لەمە نەکرد. ئەجا ئەکرێ ئەوان بچن لەگەڵ مامۆستا عەلی باپیر قسە بکەن بە ئەکرێ بێت شایەتی بدە. لەو شەوە حەڵەبجە بەدەستی ئێمەوە نەبووە. ڕوودا و مێژوو لەگەڵ عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان. هۆکاری دەستگیرکردنی مامۆستا مەلا عەلی باوکتان پەیوەندی بەچیەوە؟ مەلا عەلی ئیمزای هاتنی هێزەکانی ئەمریکای نەکرد بۆ عێراق. سەردەمی کلینتۆنا هیچ کێشەیەکمان لەگەڵ ئەمریکا نەبوو. لەوە شێتنامەکە مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز ئەمەوەسیوە. هەندێک خەڵکی ناو بزوتنەوە بۆ دەستکەوت و پلە و پایەی سیاسی و دنیەوی پەنایان بۆ بەعەز بکەن. ڕوودا و مێژوو بەشی سێم شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.